مەرگ ئەوەندە دوور نییە لە ئینسانی تەندروستۆکە ئەوەندە شێرپەنجەی وازانێ میوانی ئەوەیە ئەگەر تۆزێ واقعەت ماشای شتەکە بکەیت درسی زیاتر دەسوپێی ئینسانی عەقڵی چەپەستی. سمینارێکمان بوو بۆ نەخۆشەکانی شێرپەنجە و بنەماڵەکان و پەرستارەکان و دکتۆرەکان کە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بێژین پێشکەش بە کۆمەلگا ئاکرێت. ناونیشانی سمینارەکە دەروندروستی لە کاتی ناتەندروستیە. ناتەندروستی ئەتوانێت هەموو جۆرێک بێت، بەڵام بە بۆنەی ئۆکتۆبرۆ ئێمە ئەم جارە تەرکیزمان خستێتە سەر شێرپەنجە و ئەو نەخۆشانەی شێرپەنجەکە گەر نەخۆشینێکە بۆیان دەروندروستیەکە ئەتوانێت ئەگەر بێت چارەسەر بێ و ئەگەر نەبێت بێ بە نەخۆشینی دووەم. بۆیە ئیمڕۆ تەرکیزمان خستە سەرەوە چۆن لەم کاتانە کە بنەماڵە نەخۆشەکە خۆی چوار دەور قەلەقیەک ڕووی تێکات چۆن قەلەقیەکە ڕابگرین ترسکەم بکەینەوە خەمۆکیدا ببین ئاوسۆزی دروست بکەین بۆ ئەوەی نەخۆشەکە بەس نەخۆشینەکەی بۆ بمێنێتەوە و چارەسەرەکە بە ئاسانترین شێوە وەربگرێت. شێرپەنجە ئەوەندە ترسناک نییە بەخوا سەیارە ترسناک. ئەدەی ئەوە بردەکەی خۆتە نەمزان ڕۆژێ چەند کەس مانگێک چەند کەس شێرپەنجەیە بکرێ و مانگێک چەند کەس سەیارەیە. بەڵام ئیمڕۆ توانم بڵێم دامەزراوی بیمەوە ئەو ڕۆڵە جوانەی بینی کە توانی ئەو کەلێنەکە هەیە چارەسەرکە لەگەڵ ئەوەشدا بەڵێنی داکە پاڵپشتێکی تەواوی بەشی دەرونیەکەمان بکاکە ئێمە لە نەخۆشخانەی هیوا چەندین ساڵە لە خزمەتی توژوانی شێرپەنجەیە. بێگومان هۆشیاری شێرپەنجەی مەمک یاخود مانگی دەجگەلەوەی کە ئێمە باز لە ئامارەکان باز لە چارەسەرەکانەکەین دەبێت باز لەوەشکەین چۆن هۆشیاری تەندروستی تاک بەرامبەر بە بابەتەکە بەرزکەینەوانێ. بە سوپاسەوە توانم بڵێم ئەم ئەرکەش هەر لەلایەن دامەزراوەی بیمەوە بە هەمانگی لەگەڵ پزیشکانی پسپۆر لە بوارەکەدا تیمێکی جوانمان دروست کردووە کە لە چەند ڕۆژی داهاتوودا سەردانی ئەو شوێنانە دەکەن کە ڕەنگە دوورە دەست بن یاخود گەشتنی زانیاری پزیشکی لەسەر شێرپەنجەی مەمک و نیشانەکانی تا ئێستا بەو شێوازە زانستیە نەگەشت بێ پێیان کە من دڵنیام لەم هەڵمەتەیە ئەتوانم بڵێم خزمەتێکی گەورە دەکەین چونکە یەکێک لە ڕێکارە هەرە گرنگەکانی ڕوبەڕبوونەوەی شێرپەنجە و بەتایبەتی شێرپەنجەی مەمک بوونی هۆشیاری تەندروستی خانمانە لەسەر نیشانە پێشوەختەکانی. ئەوە من تینومە گەرەک مەم ئاوا بخۆم ئەوە ئاوەکەم دەست بۆ برد ئەنووسێ بە دەستمەوە باوەڕ ناکەم ئەم ئاوە بۆ خواردن بوێت بەس باوەڕم نەکرد بۆ خواردن بێت ئیتر نایخۆم با تینووی چ بێت. ئەگەر باوەڕم ئەمە بێ خۆڵ ئەو لەزگەتە لێکردنەوە بۆ ئەو چیرۆکە دروست بکەی لێرە ئاوەکە خۆ خواردن و نەخواردنیم ئاوە پەیوەندی بە ئاوەکۆ نییە بە بیرۆکەی منۆ هەیە. قسەکانی هەر ئاڵتونن زۆر پێویستە بۆ ئێمە. ئەم قسانەی دکتۆر محەممەدی خانی زۆر پێویستە بۆ ئەم نەخۆشانەی هیوا ئەوایە زۆر زووتر ساڵانی پێشووتر ئەم بانکرایە و ئەم قسانەی بۆ بکردینایە چونکە زۆر لە نەخۆشەکان وریان زۆر ڕووخاوە ترسێکی زۆریان هەیە بەڕاستی ئەمە بێتە چارەسەرێکی دەرێنی بۆیان. ئەگەر خواستی ڕاستەقینەس بیکەرە گفتار بێژە کێ توانی یارمەتی بکە بیکەرە کردار هەڵسە بڕۆ فەحسی خۆ بکە هەڵسە بڕۆ بۆ چارەسەر بگەڕێ. زۆر پێویستە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی شێرپەنجانەوە هەر کەسێک هەر تاکێکە بەرکەوتی لەگەڵ نەخۆشی شێرپەنجە هەبێ بە زۆر بە گرنگ و درستی ئەزانم و دەستخۆشیمە بۆ تەواوی ئەو ستافانەی کە هاوکار بوون لە بوونی ئەم سیمینارە. هیوام ئەوەیە کە هەوڵەکانی ئیمڕۆمان تەندروستیەکانی بەیانی دابین.